سڵاو گوڵەکانی باخچەی مارگرێت بە هیوای تەندروستێکی باش و لەش ساغی بۆ هەمووتان. گوڵەکانم ئێستاشیەینە سار خوێندنی پیتێکی نوێ، بەڵام پێش ئەوە چەند پیتێک دووبارە ئەەکەینەوە و تۆش ئەتوانی لەگەڵم بیڵیتەوە. ئەمە پیتی چی بوو؟ یەکەم پیتکە هەمانە پیتی چی بوو؟ پیتی ب، پیتی ب، بەی کۆتایی، بەی سەرەتا و ناووشە، با، بە. بەی کۆتایی، بەی سەرەتا و ناووشە، با، بە. باشە گوڵەکانم، بەی کۆتایی وەکو چی؟ خواردنێ بوو کە هەمووتان هەستان لێی بۆ خواردنە چی بوو؟ بەی کۆتایی وەکو کەباب، وەکو کەباب. ئەی باشە بەی سەرەتا و ناووشە وەکو چی؟ بەی سەرەتا و ناووشە وەکو باران، وەکو باران، کەوتمان لە زستانە ئەبارێ. باشە هینە سەر ئەم پیتەی تریان. ئەم پیتەی تریان چی بوو؟ ئەمە پیتی چییە؟ ت، پیتی ت، تەی کۆتایی، تەی سەرەتا و ناووشە، تا، تە. تەی کۆتایی، تەی سەرەتا و ناووشە، تا، تە. باشە وتمان تەی کۆتایی وەکو چی؟ تەی کۆتایی کێ بیری ماوە؟ وەکو دەست، وەکو دەست. باشە ئەی تەی سەرەتا و ناووشە وەکو چی؟ باڵندەیەکی جوان بوو، ئەو باڵندەیە چی بوو؟ کلکێکی ڕەنگاوڕەنگی هەبوو، چی بوو؟ وەکو تاوس، وەکو تاوس. یینە سەر ئەم پیتەی تریان کێ بیری ماوە ئەم پیتە چی بوو؟ پیتی چییە ئەمە؟ پیتی ئێ، پیتی ئێ، ئێ ئا ئە، ئێ ئا ئە. باشە پیتی ئێ وەکو چی؟ کێ بیری ماوە؟ ئاژەڵێکمان هەبوو بەسەر شاخەکانە هەڵەگەڕا، شاخێکی جوانی هەبوو، ئەو ئاژەڵە چی بوو؟ وەکو ئاسک، وەکو ئاسک. باشە یینە سەرم پیتەی تریان کێ بیری ماوە ئەمەیان چی بوو؟ ئەمە پیتی چییە؟ سێ تۆپەکەی لە ژێرا بوو. پیتی پێ، پیتی پێ، پەی کۆتایی، پەی سەرەتا و ناووشە، پا، پە. پەی کۆتایی، پەی سەرەتا و ناووشە، پا، پە. باشە پەی کۆتایی وەکو چی؟ کێ بیری ماوە؟ یاریەک بوو ئەمەیان، چی بوو؟ وەکو تۆپ، وەکو تۆپ. ئەی باشە پەی سەرەتا و ناووشە وەکو چی؟ پەی سەرەتا و ناووشە وەکو پەپولە، وەکو چی؟ وەکو پەپولە. ئافەرم بۆ هەمووتان. گوڵەکانم ئێستاش با بزانین پیتە نوێیەکەمان چییە؟ با بینووسین. پیتە نوێیەکەمان چییە؟ پیتی گ، پیتی گ، گەی کۆتایی، گەی سەرەتا و ناووشە، گا، گە. گەی کۆتایی، گەی سەرەتا و ناووشە، گا، گە. ئێستاش با بزانین پیتی گ وەکو چی؟ پیتی گ وەکو گەڵا، پیتی گ وەکو گەڵای درەختەکان. پیتی گ وەکو چی؟ ئاژەڵێکمان هەبوو، ئەم ئاژەڵە چی بوو؟ پیتی گی تایە وەکو گورگ، گورگ دوو جۆر پیتی گی تایە، گەی سەرەتا و ناووشە، گەی کۆتایی. گەی سەرەتا و ناووشە، گەی کۆتایی. گوڵە جوانەکان ئێستش بزانم بتوانین پیتی گ بدۆزینەوە لە ناو ئەم پیتانەیە. با سەیر بکەین بگەڕێین. ئەمەیە؟ نا، ئەمە پیتی چییە؟ پیتی ک، پیتی ک. ک وەکو چی؟ ک
وەکو کلیل. وەکو چی؟ کلیل. باشە، ئەی ئەمان پیتی چییە؟ پیتی ن. پیتی ن. ئەمەش نەبوو. ئەی باشە، پیتی گ کامەیە؟ پیتی گ کامە بوو؟ ئەمە بوو. پیتی گ ئەمە بوو. ئەمە پیتی گە. گەی سەرەتا و ناو وشە وەکو چی؟ گەی سەرەتا وەکو گەڵا. وەکو گەڵا. ئەی باشە گەی کۆتایی وەکو چی؟ وەکو گورگ. وەکو گورگ. هەروەکو لە وێنەکەیە بینیمان. باشە، ئێم دوو پیتەی ترکەمەون چی بوون؟ ئەمانە چی بوون؟ ئەمە پیتی چی بوو؟ پیتی ج. جەی چییە ئەمە؟ جەی کۆتاییە. باشە ج وتمان وەکو چی؟ وەکو جەرج. وەکو جەرج. ئەی باشە، ئەم پیتەی تریان چییە؟ پیتی وۆ. پیتی وۆ. ئێستاش یەینە سەر وشەکان. با لەم وشانەیە پیتی گ بدۆزینەوە. پیتی گ کە پیتە نوێیەکەمانە با بیدۆزینەوە. ئەمە چی نووسراوە؟ نووسراوە چی؟ ما ن گا. مانگا. ئەمە کامە پیتی گە؟ کامەیە؟ ئەمەیە. ئەمە پیتی چییە؟ گا. ئەی ئەمەیان چی نووسراوە؟ ما ن گ. مانگ. کەواتە کامە پیتی گە؟ ئەمەیە. گەی چییە؟ کۆتایی. با بینە سەر ئەم وشەیان لێرە پیتی گ بدۆزینەوە. کامەیە پیتی گ؟ کامەیە؟ با بیخوێنینەوە. دا ر گا. دەرگا. کامە پیتی گ بوو؟ ئەمەیە. گا. با بیکەینە بازنەوە. ئەمەیان چی نووسراوە؟ نووسراوە چی؟ ها ن گ. هانگ. کامە پیتی گە؟ وتمان ها ن گ. گەی کۆتایی. ئەمەیان چییە؟ گەی کۆتایی. باشە، ئەمەیان چی نووسراوە؟ نا ها ن گ. ئەمە کامە پیتی گ بوو؟ ئەمەیە. ئەمە کام گەیە؟ گەی کۆتایی. ئەمەیان چی نووسراوە؟ گ و ڵ. گوڵ. کامە پیتی گە؟ ئەمەیە. ئەمە پیتی گەی سەرەتا و ناو وشەیە. ئافەرم بۆ هەمووتان. ئێستاش یەینە سەر خوێندنەوەی وشە. چەند وشەیەک ئەنووسین بۆی فێری خوێندنەوەیان بین کە پیتی گی تایە. یەکەم وشەمان چییە؟ با بینووسین پیتی گ. ئی بزوێنی درێژ. ئی لەگەڵ بزوێنی درێژە بێ بەچی؟ یا. کەواتە گ یا. گیا. ئەمە چی نووسراوە ئەم وشەیە؟ گیا. وشەیەکی تر با بنووسین. ئەمەیان چییە؟ پیتی س. سێ لەگەڵ بزوێنی کورت ئەبێ بەچی؟ سە. سێ لەگەڵ بزوێنی کورت ئەبێ بە سە. ئەمەیان چییە؟ گەی کۆتایی. کەواتە ئەمە چی نووسراوە؟ سە گ. سەگ. کەواتە ئەمە نووسراوە سەگ. سەگ کە ئاژەڵێکە ماڵی ئەکرێ، ئەتوانین ماڵی بکەین. دوای ئەمە چ وشەیەکی ترمان هەیە؟ پیتی گ. گ لەگەڵ بزوێنی کورد ئەبێ بەچی؟ گە.
نێگەن مێگەنم ئەمە چی نووسراوە گەنێمێ گەنێگەن مێگەنم کەواتە ئەمە چی نووسرا بوو گەنم کەواتە ئەو وشانەی کە فێری بووین بیان خوێندنەوە چی و چی بوون گیا ساگ گەنم گوڵەکان ئێسەینە سەر وانەی بیرکاری بەڵام بە کوردی لە کوردیە بە ژمارە 1 ئەوترێکی یەک ئەی بە ژمارە 2 نەمبەر 2 ئەوترێکی ژمارە 2 بابی نووسین چۆن ئەنووسرێ ئەمە ژمارە 1 ئەمەش ژمارە 2 بابی نووسینەوە ئەمە ژمارە 1 ئەمە ژمارە 2 بابی ژمێرین بە پەنجەکانمان ژمارە 1 ژمارە 2 ئێستاش وەکو ئەمە چەند دانەیە یەک دانەیە ئەی ئەمەیان چەند دانە بوو بە چەند 2 بوو بە 2 دانە ئافەرم بۆ هەمووتان گوڵینە ئێستش پیتی گ ئەنووسین لەگەڵ ژمارە 1 و 2 کە ئەبێ بە ئەرکی ماڵەوە بۆتان پیتی گەی سەرەتا و ناوشە گەی کۆتایی گەی سەرەتا و ناوشە تا کۆتایی بینووسنەوە لێرەش گ لەگەڵ بزوێنی درێژ گا گ لەگەڵ بزوێنی کورد گا گ لەگەڵ بزوێنی درێژ گا ئەمەش تا کۆتایی بنووسنەوە اینجا یینە سەرچی ژمارە 1 و ژمارە 2 ژمارە 1 و ژمارە 2 ئەمەش تا کۆتایی بنووسنەوە کە ئەبێ بە ئەرکی ماڵەوە بۆتان دەستخۆش و ئافەرم بۆ هەمووتان